دایک و باوکی دوو لە قوربانیانی ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواترن. پاش 13 ساڵ لە ڕووداوەکە هێشتا ئازاری لە دەستدانی ڕۆڵەکانیان بە چاوەکانیانەوە دیارە. لە ناخۆشیە بیر لە چی بکەمەوە لە ڕۆژێکە ئەگەر جارێ نێچم دوو جارێ ئەچم بۆ لای سەر قەبرەکەی. تا ئێستا دۆسیەی زۆرینەی قوربانیەکان لە دادگا یەکلایی نەکراوەتەوە. حکومەتی هەرێمی کوردستان هیچ ئیمتیازاتێکی بە کەسوکاریان نەبەخشیوە. چیان بۆ کردن هیچیان بۆ نەکردوون. ئەگەر شتێکیان بۆ بکردنا دیارە بۆ براکەم. شتی ئەوانیشمان نایە. چونکی ئەوان بۆ خۆیان بێن بە حەقی خۆیانە. ئێمە پێویستیمان پیان نییە. ئێمە هەرەژین فەقیر هەرەژی فەقیر فێری فەقیرەکەی خۆی بووە بە هەموو شتی قەناعەت دەکا. ئێمە تیکەی چەورمان نییە. هەرچی تاوانێکە خۆیان بیکەن کە ئیستەکەی نییە ون نەبێت یان لەم وڵاتەیە چاکترین پێلەیەن و چاکترین موچەیەنێ بۆ کوژەکان. وای 13 ساڵ کە ئیسێنێت دەچێتە پێشە مانای داخراوە. حیزب لەسەر و مەحکەوە لەسەر و دەسەڵاتەوە بۆ ئەم وڵاتە کاول بووە. هەفتەی شوبات تاکە خۆپیشاندانی هەرێمی کوردستان نییە کە قوربانی لێکەوت بێتەوە. بەڵام حکومەت تەنها وەک مردنێکی ئاسایی مامەڵەی لەگەڵ سەرجەم قوربانیەکانی خۆپیشاندانەکان کردووە. پەیوەندیمان بە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمی کوردستانەوە کرد. عادل ساڵح وتەبێژی وەزارەتەکە ڕەتی کردەوە هیچ یاسایەک قوربانیانی خۆپیشاندانەکان بگرێتەوە تا قەرەبوو بکرێنەوە و ئیمتیازات بە کەسوکاریان ببەخرێت. بورهان ڕەشید پارێزەر و ئەندامی خولەکانی پێشووتری پەرلەمانی کوردستانە. دەڵێت پێویستە یاسای تایبەت بە قەرەبووکردنەوەی قوربانیانی خۆپیشاندانەکان هەبێت. وەکو ئەگەر بگەڕێنەوە بۆ مەبدەئی عامی قانون بەپێی یاسای مرافعاتی مەدەنی محاکمی بەداءە وولایەتی عامەی هەیە لەسەر هەموو ئەشخاصێکی طبیعی و ئەشخاصێکی معنەوی و قانونی مەدەنی عێراقیش قانونی 1950 ئەڵێ بەرامبەر هەموو زەرەرێ حەقی تعویزەیە. ئەو ئەحداسانەش کە ڕوویە کە سوکاری بۆیان هەبوو چی لەو کەسانی کە تەقییان کردووە چی لە حیزبەکانیان لە پاڵ ئەوەی داوای جەزایی بجوڵێنن لە بەرامبەریان داوای مەدەنیش بجوڵێنن داوای تعویزکەن و بەداخەوە ئەبوو هەر ئەو وەختە سکاڵای یاسایی و دەستوری تۆمار کرایە ڕێی عامی بۆ تەهیە کرایە کە کۆتایی بەو میلیشیانی حیزب بهاتایە کە نامەسئولانە خەڵکیان کوژوە تا ئێستا دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە. پێچەوانەی هەرێمی کوردستان لە وڵاتانی دیموکراسیدا حاڵەتی کوشتنی خۆپیشاندەران زۆر دەگمەنە. بەڵام ئەگەر حاڵەتێک ڕوودات ئەوە دەوڵات قەرەبوویەکی گەورەی مادی خێزانی کوژراوەکە دەکەنەوە. هەروەها ئەو کەسانەی لە کاتی خۆپیشاندانەکاندا دەستگیر کراونیان هێرشیان کراوەتە سەر قەرەبوو دەکرێنەوە. لە خۆپیشاندانەکانی ساڵی 2020 ئەمریکا کە دوای کوژرانی جۆرج فلۆید لەلایەن پۆلیسەوە وڵاتەکەی گرتەوە ڕەنگە دیارترین نمونەی قەرەبووکردنەوەی قوربانیانی خۆپیشاندانەکان بێت لە جیهاندا. تەنها شاری نیویۆرک پڕی 13 ملیۆن دۆلاری بەخشی بۆ کەسانەی کە بەهۆی خۆپیشاندانەکانەوە دەستگیر کرابوون کە هەر کەسێک نزیکەی 10,000 دۆلاری بەرکەوت. جگەلەوە تەواوی شارەکانی ئەمریکا نزیکەی 80 ملیۆن دۆلاریان بەخشەی بۆ کەسانەی کە لە خۆپیشاندانەکان دەستگیر کرابوون.